ڕۆژی 6 ئاداری ساڵی 1991 پێشمەرگەی کوردستان و دانیشتوانی سنووری ناحەی بازیان و تاسڵوجا دژی ستەم و زۆرداری ڕژەمی بەعز ڕاپەڕین. ئەمە ڕێگای سەرەکی نێوان سلەیمانی چەمچەماڵە کە 27 ساڵ لەمەوبەر لێرەوە ڕاپەڕینەکەی ناحەی بازیان دەستی پێکرد و سەرەتا هێزەکانی پێشمەرگا کۆنتڕۆڵی ڕێگاکەیان کرد و ڕێگریان کرد لە هاتنی هێزەکانی ڕژەمی بەعز بەرەو شاری سلەیمانی و ڕوبەڕوویان بوونەوە و توانیان شکستیان پێبهێنن. پاشان پێشمەرگە و هاوڵاتیانی ناوچەکە سەرجەمدام و دەستگاکانی حکومەتی بەعسیان لە ناحیەکەدا کۆنتڕۆڵ کرد. لە ڕاپەڕینەکەی بازیاندا 4 پێشمەرگا شەهید بوون لەگەڵ ژناتیە کۆشەرێکی ناوچەکەدا. ئێستا شەهیدبوونی ئەوان بۆتە سمبولێک بۆ ناوچەکە و وێنەکانیان لە شەقامی سەرکی ناحەی بازیاندا هەڵواسراوە و دانیشتوانەکەشی شانازی بە شەهیدبوونیانەوە دەکەن. زوڵم و زۆرداری و کوشتن و ئەنفالکردن و ڕاگواستن و کیمیایی بارانکردنی گەلی کورد لەلایەن ڕژەمی بەعسەوە ڕقیق پەنگ خواردووی جۆشدانی فیداکاری لای گەلی کورد دروست کرد و لە ڕاپەڕیندا بووە ئیرادەیەکی لە بن نەهاتوو بەڕووی زۆرداراندا تەقیەوە و کڵپە و پلێسەی ئەو ڕاپەڕینە لە ڕانیەوە دەستی پێکرد و لە 21 ئاداری ساڵی 1991 بە ئازادکردنی کەرکووک کۆتایی هاتوو تەواوی کوردستان لە دەستی ڕژەمی بەعز ئازاد کران. هێمن کەمال، کورسات نیوز.